کات ماوە بۆ سینۆ کە دیاریکراوە بۆ ڕۆژی ئەنجامدانی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان لایەنە سیاسیە کوردستانیەکان تا ئێستا بەگەرم و گوڕی نەچوونەتە ئەو پرۆسەیەوە. بەردەوام قسە لەسەر دواخستنی هەڵبژاردنەکانی پەرلەمان دەکرێت، ئەو پرسەش زیاتر ڕوبەڕووی یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێتەوە. وتەبێژی یەکێتی بەتوندی وەڵام دەدات و دەڵێت یەکێتی ئامادەیە بۆ هەڵبژاردن. ئەوانەی کە ینی شت لە دڵن لە یەکێت نیشتیمانی بەردەوام ئەو خەبەرانە بڵاوەکەنەوە بۆ ناوزڕانی یەکێت نیشتیمانی ئامادەیە. دواخستن و پێشخستنی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان دەبی بە ڕەزامەندی هەموو لایەکبی و ئەوەی ئێستا هەیە ڕۆژی 30 سپتێمبەرە. تا ئێستا بەڕسمی هیچ لایەنێکی سیاسی کوردستانی باسی لە دواخستنی هەڵبژاردنەکان نەکردووە. ئەندامێکی سەرکردایەتی یەکێتی دەڵێت یەکێتی لە هیچ کۆبوونەوەیەک داوای لە هیچ لایەنێک نەکردووە هەڵبژاردن دوا بخرێت. تاوەکو ئێستا یەکێتی نیشتیمانی کوردستان بە فەرمی هیچ جۆرە داوایەکی وای نە لە ناو پەرلەمانی کوردستان نە لە ینی ئەو وەفدە فەرمیانەی کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستاندا دانیشتووە هیچ داوایەکی وای پێشکەش نەکردووە. من بخۆم ئەندامی وەفد بوومە، بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵەوەی هەردوو هەڵبژاردنەکە ینی بڵێن هەڵبژاردنەکانی کوردستان بەیەکەوە ئەنجام بدرێن. تاکە هۆکار بۆ دواخستنی هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان ئەنجامدانیەتی لەگەڵ هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان، چونکە وەک دەوترێت ئەنجامدانی دوو هەڵبژاردن لە ماوەی 2 مانگ هەم بۆ خەڵکو و هەم بۆ حزبەکان و هەم بۆ کۆمسیۆنیش ئێجگار و قوڕس دەبێت. ئێستا قسەی جدی لەسەر دواخستنی هەڵبژاردنەکانی سینۆ دەکرێت، یەکێتی کە لە هەڵبژاردنەکانی مانگی 5 ئەمساڵ زۆرترین دەنجی هەم لە کوردستان و هەم لە ناوچەدا بڕێنراوەکان هێنا. ئێستا پێداگری لەسەرەوە دەکات سینۆ هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان لە وادەی خۆی ئەنجام بدرێت، چونکە یەکێتی دەڵێت لەو هەڵبژاردنەشدا زۆرترین دەنجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەدەستدێنین و زۆرترین کورسیمان لەو پەرلەمانە دەبێت. هاوکار عەبدوڕەحمان، کورسات نیوز، هەولێر.